نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. تەوەسول یەکێکی دیکە لەو فەرمودە سەحیحانەی خراوەتە بەڕەخنە ئەم فەرمودەیەیە. بە گوێرەی ڕیوایەتی حەزرەتی ئەنەس، حەزرەتی عومەر ساڵێکیان کە وشکە ساڵی و قات و قڕی وڵاتی تووشی ناڕەحەتی کردبوو، لە کاتی دوعاکردندا دەستی حەزرەتی عەباس ئیمامی پێغەمبەری بەرز کردووەتەوە و بە تەوەسولکردن بە و داوای باران بارینی لە خوای گەورە کردووە و فەرمیەتی: اللهم إنا كنا نتوسل إليك بنبينا صلى الله عليه وسلم فتسقينا، وإنا نتوسل إليك بعم نبينا فاسقنا. خدایە ئێمە تا پێغەمبەر لە ژیاندا بوو بەو تەوەسولمان دەکرد و داوای باراندنی بارانمان لێ دەکردی، تۆش بارانت بە ئێمە دەبەخشی. ئێستاش بە مامی پێغەمبەرەکەت تەوەسول دەکەین و داوات لێ دەکەین ساخوایە بارانمان بۆ ببارێنە. جا هەوڵێک هەیە بۆ نکۆڵیکردن و دروستی ئەم فەرمودەیە بە بەڵگەهێنانەوە لە کتێبی ئەلبەیان و ئەلتەبەیانی جاحەد و کتێبەکەی ئیبن ئەبی دنیاوە. جاحەد کە قوتابی پێشەوای بەناوبانجی موعتەزیلە و ماددەگەرایەکی وەک نەزامە کە نکۆڵیکردنی لە فەرمودە دروستەکان بۆ خۆی کردبووە پیشە لەو کتێبە کە ناوی برا دەڵێت. لە تەواوی ئەو شتانەدا کە دەدرێتە پاڵ دوعاکردنی حەزرەتی عومەر بۆ بارینی باران پێچەوانەیی و بەرکەوتن هەیە، چونکە لە شوێنێکدا دەوترێت چووە سەر مینبەر و دوعای کرد، لە شوێنێکی دیکەیشدا دەوترێت لە پاش نوێژ دوعای کرد و لە شوێنێکی کەشدا دەوترێت لە ناوکۆڕ و مەجلیسدا دوعای کردووە، کەوایە ناکرێت ئەم فەرمودانە دروست بن. پێشەموو شتێک جاحەد فەرمودەناس نییە. پەیوەندی ئەو بە فەرمودەوە هەر هێندەی کەسێکی ئاساییە یاخود نییە. هەرچی بن ئەبی دنیاشە، هەرچەندە خۆی کەسێکی پاک و پیرۆز بووە، بەڵام ئەوانەی شارەزاییان لە فەرمودەدا هەیە دەڵێن کتێبەکەی پڕە لە شتی ناڕاست. جا ئێستا چۆن دەکرێت بە پشتبەستن بەمانە حکم دەربارەی فەرمودە بدرێت؟ تەنانەت کەسێکی وەک ئیمامی غەزالی کە مەزنی بۆ هەمووان ئاشکرایە و یەکێکە لەو کەسانەی مێژووی ئیسلام شانازیان پێوە دەکات، گەر کەسێک هەستێت و بڵێت ئیمامی غەزالی فڵان فەرمودە ڕیوایەت دەکات، ئەوە خەڵک پێی پێدەکەنن، چونکە ئیمامی غەزالی فەرمودەناس نییە. ئەوە تا کەسێکی وەک زەینەدینی عراقی کە بە مجەدیدی بواری فەرمودە هەژمار دەکرێت، لێکۆڵینەوەی بۆ یەک بەیەکی ئەو فەرمودانەی لە ئەحیادا گواستونیەتیەوە کردووە و سەحیحبوون و حەسەنبوون و لاوازبوونی فەرمودەکانی یەک بە یەک دیاری کردووە. بەڵێ، ناکرێت پرسیاری بابەتی ئەندازیاری لە پزیشک و پرسیاری بابەتی پزیشکی لە کیمیازان بکرێت، کەوایە ئەو ڕەخنەیەی لەم فەرمودەیە دەگیرێت بناغە و کۆڵەکەیەکی پتە و زانستی نییە. خاڵی دووەم ئەوەیە کە شتێکی جێی ڕەخنە لە تەوەسولکردندا نییە. پێشەموو شتێک قورئانی پیرۆز خۆی دەفەرموێت: يا أيها الذين آمنوا اتقوا الله وابتغوا إليه الوسيلة. ئەی باوەڕداران، لەخوا بترسن و بە شوێن ڕێگەیەکدا بن کە بتانگەیەنێتە لای ئەو. پاشانیش هاوڵە بەڕێزەکان داوای دوعایان لە سەروەرمان صەڵی الله عەلەیه وسەلەم دەکرد کە لەمەشدا هەمان تێبینی هەیە. بۆ نمونە، جارێکیان کەسێکی دەشتەچی دێتە لای پێغەمبەری خوا و دەڵێت: ئەی پێغەمبەری خوا، قات و قوڕی و وشکە ساڵی ڕووی تێکردوین، ئایا دوعامان بۆ ناکەی؟ پێغەمبەری خوش صەڵی الله عەلەیه وسەلەم دەستەکانی بەرز دەکاتەوە و دەفەرموێت: اللهم اسقنا غيثا. ئیلاهی، بارانی بەخوڕ و بەرەکەتدارمان پێ ببەخشە. وەک لە جێڕانەوەکەدا هاتووە، پێشەوەی پێغەمبەر وتارەکەی تەواو بکات، باران دەست بە بارین دەکات و بۆ ماوەی چەندین ڕۆژ بەردەوام دەبێت، تا ئەو کاتەی کە زۆری باران خەریکە زیان بە خەڵک بگەێنێت. جادێنەوە بۆ لای پێغەمبەرمان و داوای لێ دەکەن نزا بکات بۆ وەستانی باران و ئەویش هەر لەسەر مینبەرەکەیەوە نزا دەکات و پێش ئەوەی داببەزێت لەسەر مینبەرەکەی بارانەکە دەوەستێتەوە، تا ئەو ڕادەیەی کە هەورەکان لە ئەسەر ئاسمانی مەدینە وەک تاجێک بڵاوەی لێ دەکەن و خەڵکیش لە ژێر ڕووناچی تیشتی خۆردا
بۆ ماڵەکانیان دەگەڕێنەوە. تەنانەت لە بەرامبەر ئەو مامەڵە تایبەتەی خوای گەورەشەوە لەگەڵ پێغەمبەرەکەیدا گەش خەندە لەسەر ڕوخساری پیرۆزی بەدەر دەکەوێت و دەفەرموێت: أشهد أن الله على كل شيء قدير وأني عبد الله ورسوله. شایەتی دەدەم کە خوای گەورە توانای بەسەر هەموو شتێکدا هەیە و منیش بەندە و نێردراوی ئەوم. هەردووبارە لە فەرمودەی سەحیحدا ئەوەمان بیستووە کە ئەو سێ باوەڕدارەی کە دەڕۆنە ئەشکەوتەکە و دەرگای ئەشکەوتەکەیان بەهۆی بەردێکی گەورەوە لێ دەگیرێت چۆن تەوەسول ئەنجام دەدەن. یەکێک بەو چاکانەی لەگەڵ دایک و باوکیدا کردوونی و یەکێکی دیواسێنانی لە کچە مامەکەی لە کاتێکدا دەیتوانی لی نزیک ببێتەوە تەنها لە بەرترسی خودا و سێهەمینیش ئەو ڕووداوە دەکات بە وەسیلە کە جارێکیان پارەی ئەو کرێکارەی لای ئەم ئیشی کردووە و لە بیری چوە پارەکەی وەربگرێت بۆی داوە بە ئاژەڵ و پاشان ئاژەڵەکان زۆریان کردووە و بوونەتە ڕانێکی گەورە و پاش چەندین ساڵ کرێکارەکە هاتووەتەوە بۆ داوای پارەکەی و ئەمیش تەواوی ڕانەکەی پێداوە. هەر لە سەردەمی خودی پێغەمبەری خواشدا صلی الله علیه وسلم کەسانێک هەبوون کە پەنایان بۆ وەسیلە دەبرد و پێغەمبەری خوش ئەمەی بە دروست دەبینی و وردەکاری چۆنیەتی ئەنجامدانی ئەمەی بۆ باز دەکردن. بۆ نمونە کەسێک کە توانای بینینی لەدەستدا بوو هاتە لای پێغەمبەری خوا و سکاڵای لەلا کرد. پێغەمبەری خوش پێی فەرموو کە دەستنوێژێکی ڕێک و پێک و جوان بگرێت، دوور کات نوێژ بکات و پاشان ئەو نزایە بخوێنێت کە لە خوارەوە عەرزمان کردوون. ئەو نزایی کە پێغەمبەری خوا بەو کەسەی فەرموو بەم شێوەیە بوو: اللهم إني أسألك وأتوجه إليك بنبيك محمد النبي الرحمة يا محمد إني توجهت بك إلى ربي في حاجتي هذه لتقضى لي اللهم فشفعه في. پەروەردگارە، من بە پێغەمبەرەکەت محەممەد پێغەمبەری میهرەبانی و ڕەحمەت ڕوت تێدەکەم و داوات لێ دەکەم ئەی محەممەد من بە تۆ و بەڕێزی تۆ بۆ ئەم پێویستیەی خۆم ڕوون کردووەتە پەروەردگارم تا ئەوەی پێویستیەکەم بێتە دی. خودایە شەفاعەتی ئەو دەربارەی من قبول بکە. جا ئەو کەسە پاش ئەوەی ئەم نزایەی ئەنجامدا چاوەکانی ڕۆشناییان بۆ گەڕایەوە. بەڵێ، قورئانی پیرۆز داوامان لێ دەکات بە شوێن وەسیلەدا بگەڕین بۆ گەیشتن بە خودا. سەروەرمان صلی الله علیه وسلم ئامۆژگاریمان دەکات بە تەوەسولکردن بە قورئان و بگرە ڕێگەی تەوەسولکردن بە خودی خۆیشی داوە. هەروەها لە فەرمودە پیرۆزەکانیدا باز لە تەوەسولکردنی باوەڕدار بە کارە چاکەکانی خۆی کراوە. جاییدی نازانم چ شتێکی ناجۆر و پێچەوانە لە تەوەسولکردندا هەیە و بۆچی نیشانەی پرسیار دەخرێتە سەر ئەوەی حەزرەتی عومەر لە ڕێی تەوەسولەوە داوای بارانبارینی کردووە. بەڵێ، گەر بڕیار بێت شتێک بە من بوترێت ئەوە دەبێت پێی بوترێت سنگ دەرپەڕاندن لە بەرامبەر حەقیقەت و هەوڵدان بۆ ڕووخاندنی سوننەت لە ژێر پەردەی بابەتێکی لەم شێوەیەدا.